سڵاوتان لێبێ ئازیزان خۆشەویستان بەخێر بێن خۆشحاڵ بووم کە لەم بابەتەیە لە پرۆگرامی پەروەردەی منداڵ لە بەشی پەروەردەی سێکسی لە خزمەتتانە تاوان ئەم وانەیان لە یوتیوبیش بڵاوەکەم وشەڵە خۆی بەڕێزان ئەمە پرۆگرامێکە پرۆگرامی پەروەردەی منداڵ لە وێبسایتی کۆششە تۆی بەڕێزەتوانی بەشداربی باسی هەموو بابەتەکانی منداڵی تایە لە ڕووی گەشەی دەرونی عقلی جەستەی کۆمەڵایەتی فسیۆلۆجی و پەروەردەی سێکسی ئەم پرۆگرامە ساڵانە تۆی بەڕێزەتوانی بەشداربی بە بڕەپارەیەکی زۆر دیاریکراوی کەمە کە هەموو کەسە دەتوانێت بەڕاستی بەشدار بێت لە پێناوەی کە منداڵەکانتان بە شێوەیەکی تەندروست پەروەردە بکەن و خوانەخواستە کە گەورە بن تووشی کێشە و گرفتی گەورەی دەرونی و جەستەی و سێکسی و ئەمانە نەبنەوە. بەڕێزان لەم بەشەیاندا باسی ئەوەکەین لەوانەی سێم لەم پرۆگرامە باسی بۆچی گرنگە پەروەردەی جنسی منداڵەکەت بکەیت. بۆ گرنگە 13 هۆکاری ئەساسیمان هەیە کە هەموو دایک و باوکێک ئەبێ بزانێ بۆ ئەبێ پەروەردەی منداڵەکەی بکە لە ڕووی جنسیەوە ئەگەر نا لە داهاتوە تووشی غەڵەتە بێ و دایک و باوکەکە تەقبولی ناکە گەورەتر و گەورەتر ئەبێ و لەوانەیە قەراراتی هەڵەبدا لە داهاتوە ئەم منداڵە. باشە یەکەم خاڵ کە بۆچی گرنگە منداڵەکەم لە ڕووی جنسیەوە پەروەردە بکەم بیرکردنەوە لە جەستەی بە شێوەیەکی ئەرێنی. لەوانەیە منداڵەکەت زۆر زیاتر هەستی ئەرێنی هەبێت بەرامبەر بە جەستەی ئەگەر قسەی بۆ بکەیت و بەشەکانی جەستەی خۆی پێ بناسێنی بە شێوەیەکی کراوە و ڕازگۆیانە. بەم شێوەیە ئێمە نامەیەکیان دەدەینێ کە هیچ شتێک مای شەرم و ترس نییە بە تایبەتی کاتێک پەیوەندی بە ئەندامێکی تایبەتی زاوزێوە هەیە لە ناو قسەکانماندا. بەڕێزان بەداخەوە بە جۆری لە جۆرەکان منداڵ پەروەردەکرێت لە وڵاتی ئێمە ینی بەشێکیان نەک هەمووی ینی هەندێک شەرمکردنێکی زۆر هەیە. من ناڵێم بۆ کۆمەلگا پێشان بدرێ هەموو شتێک نە ئەمە هەڵەیە مەبەستی من ئەوەیەکە جاری وا هەیە ئەم منداڵە فەقیرە نەخۆشیەکی هەیە لە ڕووی نایە باسیکە لە ڕووی نایە بیڵێ لای دکتۆر نایڵێ لای دایک و باوک نایڵێ نەخۆشەکەی تەشەنەکە گەورە ئەبێت تووشی کێشەی گەوری لێبێتەوە بۆ یە کاتێک تۆی دایک و باوکی بەڕێز باسی بەم مەوزوعی بۆکەی هەست بە ئاسودەی و ئارامیەکە تەنانەت جاری وا هەیە ئەم منداڵە ڕقی لە خۆیەتی بەهۆی ئەوەی کە ئەندامێکی جەستەی نییە یان هەیە یان جیاوازە لە ڕەگەزەکەی تر ئەمەش ئەمووی پەروەردەکردنێکی هەڵی دایک و باوکە ئەم ڕق لێبوونەوەیە ئەبێتە مای کێشە و ئاژاوە و مشکیلە لە داهاتوە وردە وردە منداڵە بەرەو خەمۆکی و بێتاقەتیە بەرەو سترێس و قەلەقیە بۆ یەتکایە ینی گرنگە لە 2 ساڵیەوە بەرەو سەرەوە تۆ وردە و دەست بکەی بەوەی کە ئەندامەکانی جەستەی منداڵەکەت بەخۆی بناسیێنی بە شێوەیەکی تەندروست کە لەم پرۆگرامەیە لەوانەی 4 و 5 و 6 بە تەفاسیل باسمان کردووە. هەر لەم پرۆگرامەیە تۆ توانین بینەری و بیسەری ئەوێ بیت و بزانی کە چۆن مناڵەکە لە چ تەمەنەکە و چ جۆرە قسەیەک بەرامبەر پێچکە هەندێک قسە هەیە زیانی پێگەێنێ لی تێناگە. خاڵی دووەم ناسینەوەی ڕەگەزی خۆی بە شێوەیەکی تەندروست پێویستە هەستی کوڕ بوون بدرێ بە کوڕەکان و هەستی کچبوون بدەیتە کچەکانن لە جەندەری منداڵەکەت دڵنیا بیتەوە. من زۆر جار باسیەوەکەم وایە فسیۆلۆژیەن جەستەیەن منداڵەکەت نێرە ئەندامی نێرینەیە بەڵام ئایا ڕەگەزەکەی خونە جێندەرەکەی خۆی بەنێر ئەبینێ یانیش بەهۆی پەروەردەی هەڵی تۆ بۆ بەمێ یان کێشەکە لە هۆرمۆناتایە و زووبی بەی چارەسەریکەی مثلەن کچەکە بە هەمان شێوە مثلەن یەکێ لەو کەلیمە غەڵەتانی کە ئەوترێ زۆر بە منداڵ کوڕم کچە بەڵام پێوترێ کوڕم ئەمە ئەم منداڵە وێرانەکەی وای لێکی کە من وایە تۆ کچی بەڵام من لەبەرەوەی حەزم لە کوڕە لەبەرەوەی من حساب بۆ کوڕەکەم کوڕە لای من خۆشەویستە بە تۆڵم کوڕم وێ ئەم منداڵە هەوڵەدا تەسەڕوفی کوڕانە بکە لەوانێت داهاتە تووشی هاوڕێگەزبازی ببێت لەگەڵ کچانە لەوانەیە تووشی غەڵەتی گەورەتر ببێت لەوانەیە مەسەلەن ڕقی لە خۆی بێچکەن مێە لەوانێت لە دوای زەواج کێشە دروستکە بۆ ئەمانە هەمووی ئەگەرن ئەم منداڵە تووشی کێشە بکەن بەڕێزان بۆیە کچیش بە هەمان شێوە مەسەن کچێکە لەناو خوشکی 5-6 برایە نێرانە پەروەردەیەکەن ئەمە هەڵەیەکی گەورەی هەمانە کەیساتی وامان زۆر هەیە کە کێشەی بۆ دروستە بێت لە داهاتوە ئیتر هەر چۆنێک بێت کێشەی بۆ دروستە بێت. خاڵی سێەم هەمەجۆری برادەرانە یعنی چی منداڵەکەت جیاوازی تاکایەتی قبول دەکات و بەرزی دەنرخێت یعنی چی مثلەن کاتێک کە تۆ هەتا تەمەنی 6 ساڵ تا 8 ساڵ منداڵەکەت پەروەردە ئەەکەی بە شێوەیەکی تەندروست ئەوە منداڵە لە داهاتوە جیاوازەکان قبولەکە مرۆڤی جیاواز قبولەکە مەسەن مناڵێک مرۆڤێک بە هەڵە پەروەردەکراوە مرۆڤێک کێشەی بۆ دروست کراوە قبولیەکان کێشانە لە داهاتوە و لە لای ئاساییە بێت بەڵام ئەگەر وانە بێ ئەم منداڵە هۆکارێکە بێ بۆ ناڕەحەتکردنی کەسانی بەرامبەر. خاڵێکی تر پەیوەندی باشتری دایک و باوک و مناڵەکە پەیوەندەکەی باشترەکە مەسەلەن منداڵەکە زیاتر قسە بۆ تۆ ئەکانی لە جیاتەوەی بچێ قسەکانی بۆ کەسێکی تر بکە و ئەم قسانە لەوانەیە دەداتۆ کێشەی بۆ دروستکە باشە لەوانەیە ئەم قسانە
کەسێکی تر بیهێنێ بە جۆی لە جۆرەکان لە دژی بەکاری بێنێتەوە لەوانەیە سوکایەتی پێ بکرێ بۆیە ئەگەر تۆکو دایک و باوک ئەم پەیوەندێت دروست کرد ئەو منداڵە هەوڵ نادات کە پەنا بۆ کەسی تر بەرێ و کەسی تریش ئەو دەرفەتەی بۆ ناڕەخسێکە گرفتی بۆ دروستکە. خاڵێکی تر بریتە لە ناسینەوەی سنوور یعنی چی یعنی ئەگە منداڵەکە تۆ پەروەردە دەکەی بە تەندروستی ئەزانی کە چ شتێک هەڵەیە یان شتێک ئاساییە لە کۆمەلگایە ینی تۆ پێڵی ئەمانە هەڵەن و ئەمانش ئاسایین بەڵام ئەگەر بێت و تۆ پێی نەڵی فێری نەکەی ئەوە مناڵەکەت لە کەسانی ترەوە فێرە بێ و هەڵە ئەنجامەدا و کێشەی بۆ دروستە بێ و نازانێ ڕاست و هەڵەکان چین بۆیە کە کاتێ ڕەفتارێکی هەڵاکە سزایەکی زۆر ئەدرێ و چاوەڕێ و سزایە نەکردووە بۆیە لەوانەیە ئەگەری زۆری هەیە تووشی گرفتانێکی دەورەی دەرونی ببێ جەستەیی ببێ جنسی ببێ هەموو ئەمانە ئەگەریان هەیە ئەگەر تۆ سنوورەکانی پێنەڵێت و فێری نەکەیت. خاڵی شەشەم بریتێ لە قبولکردنی گۆڕانەکان واتە چی واتە و منداڵە کاتێ ئەگاتە تەمەنی مەسەلەن سەر و 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ و بەرەو هەرزەکاریە ڕوا بۆیە دەندام بەشێک لە ئەندامەکانی جەستەی گۆڕانکاریان بەسەرادێ خۆی قبولەکە ئاساییە لەلای بەڵام هەندێک منداڵمانەیە لە بەرەوەی لی بۆ بە شەرم کفر بڤەیە نازانم چی ئەم لە ئەولا کارەسات ینی بە جۆرێک باسییان کردو کە کارەساتە لە مێشکە مناڵایە تووشی سەدمە بێ تووشی تووڕەبوون و قەلەقی و بێزاری و شەڕکردن و ئاژاوە بێت لەگەڵ خۆیان ناگونجێ نازانێ بۆ وای لێ هاتۆ دایک و باوکش باسی ناکە بۆ یا منداڵە تووشی یەک دنیا گرفتی دەرونی ئەبێ و دەرونیەکە ژوای لێکە نەخۆش ئەکەوێت تووشی کێشەی جستەیە بێ خۆی ئەخاب ئەکا بە نەخۆش ناخوێنێ گرفت دروستەکە هۆکارەکەی چییە مێشکی لەلایەکی ترە پڕ نەکراوەتەوە بۆیە لێرەیە عذابەکە عذابی دایک و باوکەدا بەڕاستی بۆیە زۆر گرنگە تۆ منداڵەکەت پەرۆدە بکەی بە ڕێکوپێکی لە ڕووی جنسیەوە بۆەوەی ئەو منداڵە تووشی گرفتانێک نەبێ کە خوانەخواستە دوایی دەربازبوونی زەحمەت بێ. خاڵێکی دیکە خاڵی حوتەم هەڵسوکەوتی خراپی جنسی ئاشکرا دەبێت یعنی چی کاتێک کە تۆ پەروەردەیەکی تەندروستی مناڵەکەتەکەی مناڵەکەت پێت دەڵێ ئەگەر کەسێک هەوڵی گرفتی جنسی بدات ینی دەست درێژی بێیان هەر حاڵەتێک بێ شرمت لێ ناکات پێت دەڵێ حاڵەتێکی وان بەسەر هاتووە نازام چی بوو کابراگا دوای کرد تۆ شەرمت ینی ئەگەر چەندین کەیسمان هەیە ئەو منداڵە نەیوێراوە باسی دەستدرێژەکە بکات بۆ دایک و باوکی لە ترسی ئەوەی لی بدەن لە ترسەوەی سوکایەتی پێ بکەن نەیزانیوە چۆن باسی بکە ئەم منداڵە بەردەوام بوون لەگەڵ یا تووشی یەک دنیا گرفت و دەرونی کراوە ئەم مناڵە بۆیە بەڕاستی ئێمەمە گوناحبارین بەشێکمان کە ئەم دەرگای گفتوگۆیە ناکەینەوە بۆ منداڵەکانمان چکە ئەگەر وانەکەین ئەم منداڵە بەداخەوە ینی بە جۆرە لە جۆرەکان هەست بە کەمیەکە هیوای ڕقی لە خۆی بمەسە هەڵەیەکی بەرامبەر کراوە مەسەلەن هەر هەڵەیەکی بچووکیش بێ خۆی ڕقی لە خۆیەتی خۆی بە پیس ئەزانێ خۆی بە مەسەلەن خۆی وا ئازانێتە تەواو گەورەترین گوناحی کردو خۆی بە کافر ئەزانێتتر بەم عەزابەوە گەورە بێ ئیتر تووشی یەک دنیا نەخۆشی ترە بێ تووشی ناڕەحەتی دەرونیە بێ سعیناکە ناخوێنێت شەڕعکات ناگونجێت ئەمە هەموو ئەمانە هۆکارەکەی ئەکرێەوە بێ کە هەڵەیەکی بەرامبەر کراوە بۆیە تۆی دایک و باوکی بەڕێز کاتێکە دەرگای گفتوگۆکەیتەوە ئەم مناڵە بچووکترین غەڵەتی بەرام بکرێ ئێستا باسیەکات تۆ شەقی خۆتە مافی خۆت وەرگریتەوە بە هەر جۆرێک بێت و دای نەپۆشی. خاڵێکی دێر سەلامەتترە لە پەلاماری جنسی ینی چی منداڵەکەت کەمتر دەچەوسێتەوە و کەمتر ئامادە باشە بۆ گرفتە سێکسەکان ینی کاتێک کە تۆ بە منداڵەکەت دەڵێ ئەمە باشە ئەمە خراپە ئەمە غەڵەتە هەر کەسە بەرامبەری کردی ئەم منداڵە فێرە بێ کە ئەگەر کەسێک هەوڵی ئەو شتەیدا خۆی بدزێتەوە ڕاکە بەس منداڵی وایە نازانێ وازانێ ئەمە محبەتە مەسە غەڵەتی بەرامبەرەکرێ ئاسایی لە لای باسیشی ناکە هەتا تووشی ئازارە بە اینجا دوایی مەسەل ئەترسێ ئەو کاتەش بە ترساندن و زیغڕە پێکردن و ئەمانە لەوانەیە بچەوسێتەوە ئەو منداڵە تووشی کارەساتی گەورە ئەبێ لە ناو ناحی خۆیان کە لە خاڵی پێشوا باسم کرد. خاڵی نۆیەم بڕیاری زیرەکانە لەبارەی جنسەوە سێکسەوە دەدات لە داهاتوە منداڵەکەت کە گەورە دەبێت باشتر دەتوانێت مناقەشە لەو بابەتە بکات مەسەلەن لە بواری زەواج کە زەواجەکە یان مەسەلەن گرفتێکی جنسی هەیە مەسەلەن ئەلای دکتۆرێک ئەتوانێت باسیکە مناقەشێکە بەڵام تۆ هەر سەرکوتیکەی نەهێڵی ئەم لاولا هەم منداڵە دوایی لە زەواجیش لەوانەیە یعنی لە پرۆسەکەی سەرکەوتو نەبێ. خاڵێکی دیکە دواخستنی پرۆسیسێکە زواتە منداڵەکەت هەوڵی ئەنجامدانی ئەم پرۆسەیەدا درێنگتر لە چاهاوتە منەکان خۆی تەمان لە ئەوروپایەوە ئەزان کە 16 ئەوانەی تر ئەوان کێشیان نییە بەڵام لە کوردستان مەسەلەن بێت دوای زەواج بێ بۆیە هەندێک منداڵ هەیە لە بەروی ڕۆشنبیرینیە نازانێت تێناگا بەس خواخواتی زوو زەواجکە و ئەم کردارە جێبەجەکە بزانێت چییە ئیتر بیلەوە ناکاتەوە لە ڕووی کۆمەڵاتی بەرپرسیارەتیە لە ڕووی دەرونیە لە ڕووی فسیۆلۆژیە لە ڕووی مەسەلەن عەشایری هەکەرە خۆمان بڵێن
مەسەلەن کێشەت بۆ دروستە بێ ئایا تۆ ئامادەی لە ڕووی جەستەی ئایا لە ڕووی عەقڵی ئامادەی لە ڕووی دەرونی ئامادەی نەخێر تەنها ئەو فکری لەوەیە کە چۆن زوو زەواج بکات و تەواویتر شتەکانی خۆی بەتاڵکاتەوە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە کۆمەڵگەی کوردی زۆر کۆمەڵگەی ئیسلامی بە عام کوردی بەتایبەتی ئەتوان بڵێم کە زۆر ڕوبەڕووی ئەبێتەوە لەبەر ناڕۆشنبیری منداڵەکانمان هەوڵی زوو ئەوادن کە زەواج بکەن دوایە کاش بەداخەوە سەرکەوتو نابێت پرۆسەکە بەشێکیان تەبان خاڵێکی دیکە پرۆسەی جنسکردن سەلامەتر و ڕەزامەندتر دەبێواتە لە داهاتووشدا ئەم منداڵە فێری ئەوە بێ کە ئەنجامدانی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی لێهاتوویانە ئەنجامدان نەک بە شێوەیەکی هەڵەخواانە خواسە کە لە کەسانی هەڵەوەری کرد بێ یان لە ڤیددیوەکەەوە فێری بوو بێ یان بەجێ لە جۆرەکان لە کەسێکتر وەریگرت بێ بەڵکم ئەم بابەتە ئەبێتە هۆی ئەوەی کە منداڵە لەداتوە ڕەزامەندی ینی ئەگەر ڕەزامەندی خۆی نەبێ کەس نەتوانێت دەسی لێ بدا مەسەلەن تەنانە لە دوای زەواجیشەکە حاڵتێک بێ مەسەلەن ئەنی ئەو ڕۆشنبیریە هەبێ نەک خوانەخواستە وابزانێ ئەمە ڕۆبۆتێکە یان بەتایبەتی کچەکان ئەس بکا کە ئەمە تەنها بەکارەهێنرێ ئەمە هەڵە گەورەکەی خاڵی دوانزە باشتر تێدەگات کە بڕیاری باش بدات بۆ منداڵاتە دەتوانێت لە داهاتوە بڕیار بدا ئایا منداڵی ببێ یان نا ینی ئەگەر وانەکە نازانێت دوای بەس مۆزوع ئەکەوێ دوای خەڵکی ئەکەوێ بۆیە لە دوای زەواج ئەبێ ئەگەر ئەم منداڵت بە منداڵی فێرکرابێ و پەروەردە کرابێ بە شێوەیەکی تەندروست ئەوە ئەتوانێت تێ ئەگالەوەی کە لە چ کاتێک باشە کە ئەم منداڵ ئەم خانمە دووجان بێ یانیش کاتێک باش نییە و وەختی نییە خاڵی سیانزە خۆپاراستن لە نەخۆشیە جنسیەکان واتە منداڵەکەت ئەگەر لە منداڵی وردەوە لە فێری بکەیت و مێشکی کراوە بکەیت لەم بوارە ئەوە فێرە بێ کە چۆن لە نەخۆشیە جنسیە گوازراوەکان خۆی بپارێزێ و چۆن مامەڵی لەگەڵا بکات بە شێوەیەکی تەندروست و ئەو شتانی کە بەکارهێنن لە کاتیەوە پرۆسەیە چی و چین و چۆن و ئەمانە هەمووی یارمەتی دەرەبن بۆ منداڵەکەت بۆەوەی منداڵەکەت تەندروست بێ لە داهاتوە و بتوانێت شتەکانی خۆی باسکە و بتوانێت خۆی بپارێزێت لە هەر نەخۆشیێک کە هەیە بەڕێزان زۆر سوپاسدانەکەم لەوە ئەوەش سەرچاوەکانە طبعاً لەوانەی چوارەم باسی ئەوەکەین کە چۆن بە گوێری هەر تەمەنێک باسی پرۆسە جنسیەکانەکەی بۆ منداڵەکەت و هیوادارم لەگەڵمانە بەردەوام بن ئەم ڤیددیوە لە یوتیوب دانێم تۆی ئازیز ئەتوانی ئێستا بەشداروی لە پرۆگرامی پەروەردەی منداڵ کە لە خوارەوە هەموو زانیاریەکان ئەنێرین لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی یان ئەتوانین لە ڤایبەر 1970 ناومان بۆ بنێری لە خزمەتین هەموو پرۆگرامەکەت بۆ شیەکەینەوە پێتەڵین چۆن بەشدار بە لە پێناوی کە منداڵەکەت تەندروست بێ و لە پێناوی منداڵەکەت لە هەموو ڕۆکانەوە بە شێوەیەکی باش پەروەردە بکەن تەندروست بن.